ئەمە 24 ساڵتیە پەڕێنین و پێێنینە 25مین ساڵ گۆشەگیرکردنی سەر ڕێبەری گەلی کورد و مرۆڤایەتی ئاشتیخواز ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و لە چوارچێوەی پیلانگێڕیەکە کە بۆ خۆتان نەزانن کە پیلانگێڕیەکی نێودەوڵەتی نێونەتەوەیی بەرفراوان و پلان بۆ داڕێژراو و بە ئامانجی کۆتایی پێهێنان بە بزوتنەوەی ئازادی گەلی کورد بە بزوتنەوەی ئازادی ژن بە ئامانجی وەکۆڵێک کەپکردنی ئەم جوڵانەوە ئەم بزوتنەوەیە وەکو هەموو بزوتنەوە جوڵانەوەکانی ترکە لە مێژووی گەلی کووردا هەبوون و بە تیرۆرکردنیان بە دەستگیرکردنیان بە پیلانگێڕی جۆرا و جۆر سەرکردەکانیان لەناو بردوون و کۆتاییان بە بزوتنەوەکانی شێناوە هەڵبەتە گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان و پێشتریش بە ماوەیەک پێش ئەو پیلانگێڕیە پیلانی تیرۆرکردنی ڕێبەر ئۆجەلان هەبوو هەموو ئەمانە لە چوارچێوەی کۆتایی پێهێنانی ئەو تێکۆشانە مێژوویە گرنگە بوو بە ئامانجگرتنی ئەو تێکۆشانە بوو هەتا ئەمڕۆ ئەو گۆشەگیریە بەداخەوە لە کەسایەتی ڕێبەر ئۆجەلاندا لەسەر تەواوی مرۆڤایەتی ئازادی خواز و بە تایبەتی گەلی کورد و ژنانی ئازادی خواز بەردەوامە. ڕێبەر ئۆجەلان هاتووە لەسەر بنەمایەکی فکری فەلسەفی قوڵی مێژووی هەڵسەنگاندنێکی قوڵی کردووە و لە بەرامبەریدا هەموو ئەو سیستەمەیەک لە دوایەکەکانەی بەر ئەوە کۆڵێن نەشتەری ڕەخنەی خۆی داوە و لە ئەنجامی لێکۆڵینەوە و توێژینەوەکانی خۆیدا پرۆژەی چارەسەری نیشان داوە و ئەتوانم بڵێم لە هەموو بوارەکانی سیستەمی هەیی یان سیستەمی باوی دەسەڵاتداری ئێستا ڕەخنەی کردووە و نەک تەنها ڕەخنەی کردووە بەڵکو بە پێکهێنانیان پێکەوە گرێدانی گوتە و کرداریان ڕەخنە و چارەسەری توانیوێتی ئەڵتەرناتیڤی ئەو سیستەمە نیشان بدە کە ئەمە بۆ خودی ئەم سیستەمە مرۆڤ توانێت بڵێ ژەهرێکی کوشندەیەوە بە مەترسێکی گەورەی لەسەر خۆی ئەبینێەوە لە کۆی گشتی سیستەمەکە بە مەترسی بۆ خۆی ئەبینێەوە بە تایبەتی تریش دەوڵەت نەتەوەکانی سەردەستی کوردستان یان داگیرکەرانی کوردستان هەبوونی ڕێبەر ئۆجەلان و فکر و ئایدیای ڕێبەر ئۆجەلان و پرۆژە ئەڵتەرناتیڤەکەیان بە مەترسی لەسەر هەبوونی خۆیان و سیستەمەکەیان بینی ئەوەی کە ڕێبەر ئۆجەلان کردوێتی بە شێوەیەک لە شێوەکان هەڵوەشانەوەی ئەو سیستەمەیە و دەستپێکێک بووە پرۆژەیەک بۆ بە هەڵوەشاندنەوەی سیستەمی جیهانی دەسەڵاتداری سەرمایەداری پیاوسالاری دەوڵەتگەرایی هەموو ئەمانە بۆیش کاتی ئەبینی لە ئەنجامی پیلانگێڕیدا هەموو ئەوانەی کە بەش و پریشکیان هەیە لەو سیستەمەدا ئەبنە بەشێک لە پیلانگێڕیەکان لەسەر ڕێبەر ئۆجەلان. ڕێبەر ئۆجەلان لە بواری پرسی ئازادی ڕەگەزیدا تەواوی ئەو سیستەمەی هەڵوەشانوێتەوە وەکۆڵێ بە گرێدانی گوتە و کردداری بۆ تێکۆشانی ئازادی ژن دەرفەتێکی خوڵقاند کە زەبری گەورەی لە عەقلیەتی پیاوسالاری و ڕەگەزگەرایی جیهانی و خێڵێکی و فیۆداڵی ناوچەیشدا لە بەرامبەریدا ئێمە بینین کە شۆڕشێکی ژنانی بەرپا کردووە ئەوەی کە لە مێژووی ئەم دە ساڵەی ڕابردووشدا ئەگەر سەیری بکەی هەموو ئەو ژنانەی کە بە ئامانج گیران هەموو ئەو ژنانەی کە ڕوبەڕووی دڕندەترین تیرۆریستی سەردەم کە داعش بۆ بوونەوە وە گەورەترین قوربانیان داوە خوێنێکی گەورەیان ڕەشوە شەهیدێکی زۆریان بەخشی لە پێناوی پوچەڵکردنەوەی ئەو پیلانگێڕیە یاخود باشتر بڵێن کە پێکهێنانی ئەو پرۆژە چارەسەریە بوو بۆ ناسینی ژن بە جەوهری خۆی بە مێژووی خۆی بە سروشتی خۆی و بوون بە خاوەنی ئیرادەی ژن لەم چوارچێوەیەدا مرۆڤ دەتوانێت بڵێ لە 15 شوباتی 99ەوە و فترەیەکیش پێشەوە هەتا ئەمڕۆ پیلانگێڕەکان بەردەوامەوە بە تایبەتی تر لە کەسایەتی ژندا ئێمە لە کەسایەتی شەهید ناگیهان ئاکارسەلدا بە ئامانجگرتنی باشووری کوردستان و پیلانگەڕی لەسەر باشووری کوردستان ئەبینین لە تێکۆشانی ئازادی ژنی کورد لە دەرەوەی وڵات و ئەو تێکۆشانە ئەنتەرناسیۆنالیستی ئێستا دەستی پێکردووە دەبینین کە لە 2013دا ساکینە چانسەز و هەواڵەکانی و لە ئەم ساڵیشدا بینیمان کە هەواڵ ئامینە کارا و هەواڵەکانی جارێکی تر ڕوبەڕووی ئەو پیلانگەڕیانە بوونەوە کە ئەمانە پێمانەڵێ لە کەسایەتی ژنی ئازاد و تێکۆشەرانی ئازادیدا پیلانگەڕەکان تا ئەم ساتە بەردەوامن. ئەو گۆشەگیرەی کە لەسەر ڕێبەر ئۆجەلان هەیە لە ڕاستیە ئەکرێ بە فیزیکی لەسەر ڕێبەر ئۆجەلان هەبێ بەڵام دوجار لە بواری هەم ژیانی معنەویدا
کاریگەری و پیلانگەڕیەکە لەسەر تەواوی ئازادی خوازانی کورد بە تایبەتی و ئازادی خوازانی دنیاش چکە ئەمەی کە ڕێبەر ئۆجلانی خستۆتە گۆشەگیریەکەوە یان دەستگیر کردویان پیلانگەڕێکی لەسەر پێکێناوە تەنها دەوڵەتی تورکیانە بەڵکو هەموو ئەو دەوڵەتانەیە کە پێکەوە بەرژەوەندیەکیان هەیەەوە پرۆژەکانی ڕێبەر ئۆجلان بمەترسی لەسەر خۆیانە بینن بۆیە نەبوونی ڕێبەر ئۆجلان بە شێوەی فیزیکی لە ناو گەلەکەیدا دواخستنی پرۆسی ئاشتیە دواخستنی چارەسەری پرسی گەلی کووردە درەنگ خستنی ئەو چارەسەری ئاشتەیە کە ئیتر پێویستە خوێن ڕشتن کۆتایی پێبێ بۆیە بە ئامانجگرتنی فیزیکی ڕێبەر ئۆجلاندا ئێمە ئەبینین کە پرسی گەلی کورد هەردێت بەرەو ئاڵۆستر ئەڕوات و هەمیشە داگیرکارانی کوردستان قەتڵ و ئامەکانیان بەردەوامە و تا ئەم ساتە ئێمە پێکەوە گفتوگۆەکەین لەگەڵ ئەوەی کە بوومەلەرزە و لەگەڵ ئەوەی کە ڕەوشێکی مرۆیی گوایە سروشتی ناهەموار لە تورکیادا هەیە بەڵام ئەردۆغان و دەسەڵاتە داگیرکاریەکەی لە ئەم ڕۆژدا جارێکی تر هێرشەکە لەسەر خاکی ڕۆژاوای کوردستان و باکوور ڕۆژەڵاتی سووریا کە ئەمە پێمانەڵێ کاریگەری گەورەی نەبوونی ڕێبەر ئۆجلان لە ناو ساحەی سیاسی و کۆمەڵایەتی و ژیانی گەلی کووردە ئەوەی دروست کردووە کە تا ئەمڕۆ کۆمەڵکوژیەکان بەردەوام بێت تا ئەمڕۆ چارەسەریەکان بەلاڕێدا ببرێ بە خۆی سەرەتا شوتم لێدان لە ڕێبەر ئۆجلان گۆشەگیرکردنی ڕێبەر ئۆجلان بەشێکی سەرەکی زهنیەت و پارادایمی ڕێبەر ئۆجلان لەسەر پرسی ئازادی ڕەگەزیە کە زهنیەتی سەرمایەداری جیهانی بە مەترسی بۆ سەرخۆی ئەبینێ و دەوڵەتگەرا و ڕەگەزگەراکانی ناوچەکەش بە هەمان شێوە بە مەترسی لەسەر خۆیانی ئەبینن بۆیە لێدان لە ڕێبەر ئۆجلان لێدانە لە خەتی تێکۆشانی ئازادی ژن بەڵامەوەی کە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی ئەوەیە کە باسمان کرد پیلانگەڕەکان هێشتا بەردەوامن بەڵام پارالێڵ لەگەڵ ئەو بەردەوامیەی پیلانگەڕیدا پوچەڵکردنەوەی پیلانگەڕیش بەردەوامە ئەزانی ڕاستەکە هەموو ڕۆژێک پێشەنگێکی ژن تیرۆرەکرێ هەموو ڕۆژێک گەلی ئێمە کۆمەڵکوژ ئەکرێ قوربانی ئەدرێ هێرش ئەکرێتە سەرمان چەکی کیمیایی بەرامبەر بە کچوو کوڕە ئازادی خوازەکانی کورد لە چیاکانی کوردستان بەکاردێ بەڵام لە بەرامبەر بەمەدا ئەمڕۆ ژنی ئازاد خاوەنی هێزی پاراستنی خۆیەتی کە ئەمە لە مێژووی گەلی کورد و ناوچەکەشدا وێنەی نەبووە ژنی کورد ئەمڕۆ پێشەنگایەتی بۆ تێکۆشانی ئازادی ڕۆژەڵاتی ناوەڕاستەکە ئەمە گەورەترین سەرکەوتن و پوچەڵکردنەوەی خودی پیلانگەڕێکەیە ژنی کورد ئەمڕۆ خاوەنی پارتی خۆیەتی جگەلەوەی ئارتەشی خۆی هەیە خاوەنی پارتی خۆیەتی خاوەنی کۆمەڵێک سیستم و دەستگای خۆسەری خۆیەتی کە ئەمڕۆ لە ناو ئەنجومەنە خۆبەڕێوەبەریەکانی گەلاندا ژنی کورد پێشەنگایەتی ئەکا لە بواری دیبلۆماسیدا ژنی کورد پێشەنگایەتی ئەکا لە بواری پاراستنی و مۆدێلی هاوژیانی ئازاد و سیستمی هاوسەرۆکایەتی لە سیاسەتێکی دیموکراتیکدا و ئێمە بینین کە پێشخستنی کۆنفیدراڵی دیموکراتی و کۆنفیدراڵی دیموکراتی ژن لە ڕۆژ ئاوای کوردستاندا ئەمانە پوچەڵکردنەوەی پیلانگەڕین ڕاستەوخۆ و ئەگەر بیشمانەوێ بڵین پیلانگەڕی بە تەواوی پوچەڵ بۆتەوە نەخێر چونکە پیلانگەڕەکان بەردەوامن بەڵام لە بەرامبەر ئەویشدا تێکۆشان بۆ پوچەڵکردنەوەی پیلانگەڕی بەردەوامە ئەتوانین بڵین ژنی کورد لێرەدا خاوەنداریەکی بە جۆرێکی لە ڕێبەرەکەی کردووە ئەگەر 100% پیلانگەڕی پوچەڵ نەکرد بێتەوە بەڵام توانیوێتی لەسەر پێ بمێنێتەوە ڕوبەڕووی ئەو پیلانگەڕێ بێتەوە و لەگەڵ هەر تیرۆرێکدا لەگەڵ هەر قوربانیەکدا لەگەڵ هەر پیلانگەڕیەکدا ژنانی کورد پێشەنگایەتیان بۆ پێشخستنی مۆدلێکی نوێ و هەنگاوێکی زیاتر لە سەرکەوتن نزیک بوونەتەوە پرۆژەیەکی ئازادیان پێشکەش کردووە و کاریان لەسەر کردو نەک تەنها لە بواری تیۆریدا بەڵکو لە بواری پراکتیکیدا ئەمڕۆ ژنی کورد توانیوێتی وەڵام دەرەوەی ئەو قۆناغ و پیلانگەڕەکانی بێت وڵاتانی زلهێز کێن ئێمە ئەگەر باسی نەتەوە یەکگرتووەکان بکرێ ئەگەر باسی مافی مرۆڤ بکرێ ئەگەر باسی پرسی دیموکراسی بکرێ هەموو ئەمانە لە ناو سیستمێکدا لە ناو جیهانبینیەکدا کۆکن و پێکەوەن کە ئەوش سیستەمی سەرمایەداریە کە خۆی لەسەر بنەمای قۆرخکاری ئابووری دەسەڵاتداری ناوەندگەرێتی مرکزیەت بەڕێوە ئەبات بەڵام ڕێبەر ئۆجلان هاتووە مکۆڵێ سحری ئەم دەسەڵاتدارانە سحری ئەم زلهێزانە کاپیتالانەی جیهانی ئاشکرا کردووە و شکستی پێهێناوە و توانیوێتی بە خوێندنەوەیەکی بنگەیی مێژووی گردوونی هەموو ڕاستیەکان بخاتە ڕوو لە بەرامبەریدا جەوهەری مێژووی ئێمە
نیشان بداوە نەک تەنها گەلی کورد گەلانی بندستی جیهانیش بتوانن سوود لەمە ببینن و بە پێشخستنی مۆدلی مۆدرنیتی دیموکراتی بەرامبەر بەو مۆدرنیتە سەرمایه‌داری کە هەیە بێگومان ئەوان ڕێبەر ئۆجلان بە مەترسی لەسەر خۆیانە بین و هەمویان بەشیان هەیە لەناو ئەو سیستمەدا بۆیە خاوەنداری ناکەن لە ڕێبەر ئۆجلان و بیریشمان نەچێ ئەوەی کە ناوی مافی مرۆڤ و دیموکراسیە ئێستا کارتێکن بەدەستی ئەو سیستەمە دەسەڵاتداریە ناوەندگەریەوە کە هیچ کاتێ ناتوانن لە خزمەتی بەرژەوەندی گەلاندا ئەم دروشمانە بەکاربێنن بەڵکو ئەوانە کۆمەڵی دروشمی مکیاجن بۆ دەموچاوی ئەو سیستمەی کە هەیە بۆ ئەوەی کە لەکوێدا بەرژەوەندیەکانیان خواستی دروشمی مافی مرۆڤ و یەکسانی و دیموکراتی و ئەم بابەتانە بەکاربێنن بەڵام کاتێکە لە چارچەوەی بەرژەوەندەکانی خۆیان دانەبێ بێگومان خاوەنداری لە ڕێبەر ئۆجلان ناکەن. لە ڕاستیە ژنانی کورد وەگەلی کورد بەگشتی چۆن نتوانێت خاوەنداری لە ڕێبەرەکەی بکات ئەمە گرنگە چکە ئێمە ئاماژەمان بەوە کرد کە ئێمە چاوەڕوانیمان لە دەوڵەتان و لە دەسەڵاتداران و لە زلهێزانی دنیا نییە خاوەنداری لە ڕێبەرەکەمان بکات. بەڵام بۆچی چکە ڕێبەرەکەمان لە بەرژەوەندی ئەوانە کاری نەکردەوە بۆیش ئەمڕۆ گۆشەگیر کراوە. بەڵام لە بەرامبەر ئەمەدا ئەم پرسیارە جەوهەریە لەوەی کە گەلی کورد و ژنانی ئازاد چۆن خاوەنداری لە ڕێبەرەکەیان بکەن ئەمە گرنگە. بە باوەڕی من هەوڵدان بۆ ناسینی ڕێبەر ئۆجلان گەورەترین خاوەنداریە لە ڕێبەر ئۆجلان بە تایبەتی بۆ ژنی کورد و بە گشتیش بۆ گەلی کورد. ئەگەر ڕێبەر ئۆجلان و پرۆژەکانی فکرەکانی ئایدیاکانی بناسێت بێگومان نەزانێت کە ژیانێکی ئارام خۆشگوزەران سیستەمێکی سەقامگیر دیموکراتی پێکەوە ژیان ڕێزگرتن ژیانێکی هاوبەش ینی بەواتای وشە بە عەمەلی ژیانێکی ئازادانە و هاوسەنگی لەناو سروشت و ژینگەدا لە چارچەوەی فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجلاندا ئەتوانرێ ببینرێ کاتێک کە مرۆڤ ئەمەی ناسی ئەمەی بینی بۆ خۆی ڕاستەوخۆ خاوەنداریکردن لە ڕێبەر ئۆجلان بۆیە بە باوەڕی من بانگەوازی من بەر لە هەر شتێک ئەوەیە بۆ ناسینی ڕێبەر ئۆجلان گەلی کورد دەبێ ڕێبەر ئۆجلان باش بناسیەوە باش بخوێنێتەوە چۆن دوژمنانی ئێمە ڕێبەر ئۆجلانیان خوێندوتەوە و ناسیویانە و توانیویانە بیرکردنەوەی ئەو بزانن و پرۆژەکانی بە مەترسی لەسەر خۆیان ببینن گەلی ئێمەش ڕێبەرەکەی بناسیەوە بزانێ پرۆژەکانی تەنها پرۆژەکانی ئەو ڕێبەرە لە بەرژەوەندی گەلی کورد و گەلانی بندستی ئەم ناوچەیەدایە بۆیە ئەمە خاوەنداریکردنەوە ڕابوونە سەرپێی ژنان بەڕاستی و گەلەکەمان خاوەنداریکردن لە ڕێبەر ئۆجلان بە هەموو شێوازەکان لە ڕێگەی ڕاگەیاندنەکان بێ مێدیاکان بێ هاتنە سەر شەقام بێ کە چالاکی مەدەنی زۆر گرنگن خاوەنداریکردن بێت لە فکر و ئایدیاکانی ئەو جێگەگرتن بێ لەناو ئەو مۆدێل و سیستم و ڕێخستنەی کە ڕێبەر ئۆجلان پێشکەشی کردووە کە چارەسەری پرسەکانی کۆمەڵگەی ئێمەش ئەمڕۆ لە بەتایبەتی لە باشووری کوردستان و عێراقدا ئێمە بەدەست کۆمەڵێک گرفتی عەقلیەتی ناوەندگەرێتی و دەسەڵاتداری و فیۆداڵی و ڕەگەزگەرایی پیاوسالاری دەسەڵاتداری لە باشووری کوردستان و عێراقدا ئەژین ئەگەر ئێمە جێگە لە ناو ئەو سیستم و کۆمین و کۆمیتە و ئەنجومەنە خۆسەری و خۆبەڕێوەبەریانەی باشووری کوردستانە جێگە بگرین لە چوارچێوەی بە تایبەتی ئەمڕۆ تەفگەری ئازادی ئەم پێشەنگایەتە دەکات بێگومان بۆ خۆی وەڵامدانەوەیە بۆ داگیرکاران و خاوەنداریکردن لە ڕێبەر ئۆجلان و ئێمە بەم ڕەنگە دەتوانین وا بکەین کە ڕێبەرەکەمان چۆن بە فکر ئازادە بە جەستەیش ئازاد بکەین و لە دەستی داگیرکاران بهێنینە دەرەوە.